ئەو نەخۆشیە و ڤایرۆسە کوشندەی کە تەواوی دنیا پێوە گیرۆ دەبووە. کۆمەڵێکایە هەیە کۆمەڵە چین هەیە کە لە ناو کۆمەلگایە پێویستیان بە چاودێریکردن هەیە پێویستیان بەوە هەیە کە بەردەوام سەردانی نەخۆشخانە بکەن و چارەسەری پزیشکی وەربگرن لە ناویشاندا ساڵەسیماکانن کە چینێکن پێویستیان بەوە هەیە کە بەردەوام خوێنیان بۆ ئامادە بکرێ. ئێمە لە پاڵ ئەو ئەرکە ئینسانیە ئەو ئەرکەیە کە پێمان سپێراوە لە چوارچێوەی هێزەکانی ئاسایشی ناوخۆیان لەسەر شەقامەکان کە هەوڵی کۆنتڕۆڵکردنی قەدەغی هاتوچۆ دەدەین بە هەمان شێوە بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین کە هاوکاری و با بڵێن هەر کارێکە پێمان بکرێت لە ڕووی ئینسانیەوە بۆ هاوڵاتیان و بۆ دانیشتوانی شارەکەی خۆمان بیکەین. لەم پێناوەشدا ئێمە لە هەستکردن بە بەرپرسیارەتێکی ئینسانی و بۆ هاوڵاتیانی خۆمان لە شارەکەماندا هەستین بە هەڵمەتێکی خوێن بەخشین بۆ تالاسیماکانی شاری سلێمانی هیوادارین تەندروستیان باش بێت. ئێمە وەک هاتوچێ سلێمانی لەم کاتەیە کە حاڵی تەواوی هەیە و 24 ساعات لە دەوامین لە هەمان کاتە بیرمان نەچووە کە جیلێکی تر یاخۆ چینێکی تر هەیە کە پێویستی بە ئێمە لە هەمان کاتە ئەوانیش نەخۆشی سالاسیبان کە ئێمە لە ئێستا و لە ڕابردوو لە داهاتوش لە خزمەتی ئەو چینایە ئەبین و هاتوین خوێنان پێ بەخشین سەرڕای ئەرکەکانی خۆمان سەرڕای هیلاشی ئێستامان بەڵام بیرمان نەچووە کە ئەوانش پێویستیان بە ئێمەیە.